خەمی هیچ کەسێکیان نەک خەمی پەروەردە خەمی هیچ کەسێکیان نییە ئەگە خەمی کوردستان نابێسە کوردستان ڕزگاری بوو بەڵام خەمی هیچ شتێکیان ئەی دەگیرفانی خوانێ بە قوڵاچاوم تەنیا هیچ شتێکیان نییە هیچ دەورێکی نییە قسەکردن چونکە ئەو منەتیان بە قسەکردن نییە برای بەڕێزم نەک کردی پەروەردە لە هیچ کردێکی ترا خەمی میلەتیان نییە حقت خەمخۆری میلەت نەبوون بەڕاستی ئەوەی کە لە خەیاڵیان ناوێ لێی بریان بێ بۆ میلەت نەبووە خۆی دیارە پێویست ناکات من هیچیان لەسەر بڵێم ئەنا ئەوەی پەروەردە ئیکا بۆ میلەتەکەی دەسەڵاتدارێن هەرمی خۆیان نیان کردووە ئەوە دڵسۆزن بۆ مناڵەکان بۆ داهاتووی حکوومەتەکە خۆیشی نێ بۆ حکوومەتەوە بیر لە کردی پەروەردە بکات کەرتەکان تریش کەری تەندروستیش بەڕاستیش خۆشت زۆر هەیە بێڵێن بەڵام هەرچیش بڵێن لەوانێ جێ نەگرێت خۆ ئێمە ئێڵێن بەس بەخوا جێ ناگرێت هەرگوێشمە لێ ناگرن بەس هیوادارین کاراسانی کات دڵیوانش باشکە و خوا کاراسانی بۆ میلەتیش کات ناوەڵا میلەت لە عەزابە هیسە بەڕاستی میلە هەموو لە عەزابە بەخوا بە کاسبکارۆ بە دوکاندارۆ بە کرێکارۆ بە خوێندکارۆ خەمی هیچ شتێکیان نیە نەکەتی پەروەردە خەمی هیچ شتێکیان نییە خەمی ئەو خەڵکە ناخۆن وتی ئەو خەڵکە خۆن ماڵی هەتی و خەڵکی فەقیر و هەزار و نەوەڵا خەم لە یەکشت ناخۆن خەمی پەروەردەیان بۆچێ مناڵی خۆیان لە خارجە خوێنێ و ی خەڵکی زەبێ سەوچێر بێ و نەخوێندەوار بێ و ناوەڵا خەمی یەک شتێکیان نییە حکوومەتی هەرێم خەمی هیچ شتێکی نییە نەوەکە پەروەردە هیچ خەمێکی هیچ کەسێکی نییە ئەتر وا ئیجابەکە بۆوان وا باشە بۆوان ناگە پەروەردە وایە ئێستا خەڵک لە ژیانی ترا بوو حکوومەتی هەرێمی کوردستان خەمی هیچ شتێکی نییە تا خەمی پەروەردە هەبێ هەموو شتەکانی کە هەموو بوارەکانی کە کۆتایی پێ هاتووە حکوومەتی هەرێم لە هیچ شتێکا سەرکەوتوو نەبووە تا لەما سەرکەوتوو بێ هیچ هەوڵێکی نایەوە بۆ ئەوەی قسە لەگەڵ نوێنەرەکانی مانگرتنەکانە بکەن بۆ ئەوەی چارەسەرێ بدۆزنەوە بۆ ئەم کێشەیە و خەڵکەکە بچێتەوە سەر دەوامی خۆی بۆی مناڵی فەقیر و هەژار دوانەکەوێت لە مەکتەب بەڵێ سەرەتا بە ناوی خوا بەخێر بێن لە ڕاستیا من خۆم وەکو مۆزەف و موچەخۆری حکوومەت نیم پێشەکی داوا لە مۆزەف و کارمەندان و فەرمانبەران و مامۆسایانەکەم کە وەکو ئەرکێکی ئاینی و نیشتیمانی بگەڕێنەوە سەرکارەکانی خۆیان لە ڕاستیا من خۆم لەو کەرتانانیم لەو سلکی حکوومەتانیم تاکو هەست بە ئازار و ناڕەحەتیەکانیان بکەم بەڵام حەقە حکوومەتیش ئاور لە ئەو شتە بداتەوە لە موچەی فەرمانبەران و مامۆسایان بە هەندوەری بگرێت و بیکاتە پێشینی کارەکانی خۆی و مشهوری بخوات و بڵێم ساڵی ئایندە ساڵی ئێستا 2025 بەرنامەیەکی نوێی دابنێ بووی.